پشتیوان بەخوای گەورە لێ ناگەڕێین لە هیچ هەنگاوێکی خێر و کە بەرژەوەندی خەڵکی تێدا بێ و دژی ستەم بێ و دژی گەندەڵی بێ ئێمە لە دوایە بین ئینشاءالله یا لە پێشەوەین یا لەگە خەڵک دەبین بزانم بەڕێوەبەرێکی گشتی لە وەزارەتێک لە شارێک دەبینیەوە لە زۆنی زەرد غەیری پارتی بزانم لە زۆنی سەوز بەڕێوەبەرێکی گشتی بەڕێوەبەرێکیش یە قوتابخانەیەکی ئی شوێنێک دەبینەوە کە سەربەیەکی نیشتیمانی کوردستان نەبێ تەزکیان نەکرد بێ لە مەڵبەند و لە لەقەکانیان ئێمە داوامان کردو کە کاکە ئەگە باسی چاکسازی دەکەن بە ئەمەش لە زمانی چاکسازی بێ ئەمە لە هەمویان گرنگترە بەڕاستی یعنی چی ئەمە یعنی بە دامەرزاواییکردنی دامەرزاوەکانی هەرێمی کوردستان و حتى ئەم دەسەڵاتە سیاسیە گەندەڵە نادادگەرە کە ماوەتەوە کە ستەم دەکات درێژە بە ستەم دادگەریەکەیدا بۆی ئەو داهاتە ناشەرعی و نادروستێک کە بەدەستێوەیەتی ئێمە ویستمانە بەڕاستی ئەم داهاتە شەفاف بێ و چەند جاریش داوامان کردو کە کاکە بابزانی داخۆ داهاتی ئەم هەرێمی کوردستان چەندە ئەوە ئێستاژ نییە ئێمە قسێ دەکەین ئێمە لە کابینی هەشتەمیش بەشدابین ئەم قسەیەم کردووە من لە ئەنجومەنی وەزیرانش ئەم قسەیەم کردووە ئەو کاتێ ئەگەر بڕۆن تەماشای بە ئارشیڤ بکرێتەوە لە ڕاگەیاندنەکانش ئەم قسەم کردووە گوتومە ئەمن وەک وەزیرێکی هەرێمی کوردستان ئەمن نازانم داهات چەندە چجا ئەو خەڵکە فەقیر و هەژارە بزانێت داهات چەندە حکومەتیش نازانێت بۆ معلوماتان حزبی دەسەڵاتداریش هەردوو حزبەکە ئەوانش هەمویان نازانن چەند کەسێک لەم دوو حزبە دەزانن داهاتی هەرێمی کوردستان چەندە وەچی لێ دەکەن پەرلەمانتاری بوێر پەرلەمانتاری سەرڕاست پەرلەمانتاری دڵسۆز لە هەموو فراکسیۆنەکان بەڕاستی هەیە کە دەیەوێ بەڕۆڵ بە ئەرچی خۆی هەستێ بەڵام بەداخەوە سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتێکی لاوازە و نەیتوانێت ئیدارەشی ڕێکوپێشی ئەم پەرلەمانە بکات بەداخەوە کە تەواو بە حزبی کراوە بۆ ئاراستەی دەبردرێت کە حزب چی پێش باش بێ و چی بە مەسلحەت بزانێت پەرلەمان بۆ ئاراستە هەنگاوبوونی بۆ ئاراستە کار بکات بۆیە تەماشا بکەن ئەو یاسانەی کە پەسەند دەکرێن لە ساڵ 2019 تەنها 4 یاسا پەسەند کراوە ئەویش بەشی زۆری ئەوانە کە حکومەت ناردێتی ئەی بەشی خەڵک ئەو کە پەنی بەرژانی خەڵکەوە هەیە پەیوەندی بە مافەکانی خەڵکەوە هەیە بۆ ئێمە پشتیوان بەخوای گەورە لە بەشی خۆماندا ئەوەندەی کە پەیوەندی بە ئێمەوە هەبێ ئینشاءڵڵا هەڵوێستی گونجاومان دەبێ و بەش بە حاڵی خۆمان لەو بەشەی کە پێویستی بە ئێمە کارا دەبێ و هەمیشە لەسەر ئەم ڕێباز و ئەم بەرنامەی ئینشاءڵڵا بەردەوام دەبێت